ئەو پاپۆڕانە تێکیاندا وەڵا چەند نەفەر خەکە لە بەو پاپۆڕانە داواکاری چیە لە خەڵکی؟ وەڵا داواکارین کابراایك مەلەوانی نەزانێتە ناو ئاوێ قۆرە بەخوای پارەکە 6 نەفەرمان دەرینە ئەوانە نابیتن کابرا دێ لەو لێرە خۆ لێرەدا نابیەوە سووری دێ عەرەب دێ ئاگان لە خۆبی باشە ئەمە لەوانێکمانە لێرە عائیلەی لێدێ هەیە مەسەلەن خەڵکی بێزار دەکە هەیە ژینگەی پیس دەکا پەیامت چیە لەو کەسانە؟ کورە وەڵی چیە پێ بڵێم بە قورعان ژینگەی پیس دەکەن و کەس نازانێت کووە کابرا دێ لێرە شتەش دەخوا فەڕێدەدا ئێدە بکەنە عەلاگەچ لەسەر دەسی لە جێکی بکەنە و تەنەکە شتەش فەڕێدا ژینگەی ئەم پیس کردە وەڵا تەمشا بەتلێ ئاراقی هەموو ئێرانە شتە ئەگەرە بکرێتە شوێنێکی گەشتاری چۆنە پێ؟ وەڵی دەرەجەیەکە وەڵا خۆشە بەس ناکەنێ کەس مەسرەف لێ ناکە ئەوە دەلێنە و ساڵوا دەکەن گەشتیاری ئەوجا خوا کەریمە ئەگەر بکەنە شوێنێکی گەشتاری زیاتر خەڵک دێن ئارێ وڵا زیاتر خەڵک دێت و زیاتر سەرداین دەکەن بەزوانە پیس بیتون وەڵی کەس نایەتن